دیارە هەموو گرژ و ئاڵۆزیەکی سیاسی و ئەسکەری لە منتقەکانە کە ڕوئەیە دەور و تەسیری خۆی هەیە. ئەمەی کە ئەمڕۆ لە ئۆکرانیا ڕوویاوە پاش داگیرکردنی لەلایەن رووسیاوانەیە دیارە کاریگەریەکی هەیە بۆ چوار دەورێکی معەنی خۆی. ئێمەوە لە کوردستانە ڕاستە بەر ئەو پریشکانە ئەکەبین، بەڵام تاکو ئێستا نوعی پریشکەکان و نوعی ئەو تەسیراتێکەوە هەیەتی بە جۆرێکی زۆر کاریگەر نییە لە بەر ئەوەی ئەگەر شێوەی کاریگەری ببوایە ئەوایە هەر لە سەرەتای دەستپێکردنی گرژ و ئاڵۆزیەکانەوە وهی وایە. ئەمە یەکێکیان. دوو، بازرگانەکانی خۆمان ئێستا لە کوردستانە بە شێوەیەکی گشتی ئەو موادانیکەوە هاوردەی ئەکەن لە دەرەوەی وڵاتە زیاتر لە کوردستانە گەنجینەکانیان کەوتۆتە کوردستانەوانەیە و شوێنی دابشکردنەکانیشیان لە کوردستانە و دەست پێکا بۆ ناوچەکانی تری ناوەڕاست و خواروی عێراق. بەڵام لە حقیقەتیشا بڵین هەر هیچ کاریگەریەکی نییە وەکو لە سەرەتایوتم پریشکی بەرمانەکەوێت، چونکو بۆ ئێران و تورکیا دوو دەوڵەت بوون کۆمەڵێ شتومەک و کاڵا هەیە کە لە ئۆکرانیاوانێ ئیسترادیانە کرد و هاوردەیانە کرد بۆ تورکیا و بۆ ئێران و دوایی بە لێبڵی خۆیان ئەچون تەزدیریانە کرد و ئەیان فرۆشتەوانێ. ئەوە بە تاکید لەم فتری دەست بە سەراگرتنی وڵاتی ئۆکرانیای گۆستانی کارگە و کارخانەکانیان دەور و تاسیری خۆیە بێت، بەڵام دەور و تاسیرەکە زیاتر لەسەر ئیقتصادی تورکی و ئێرانیە بێت. ئێمە بە حقیقەت قسێ لەسەر مەسەلەی گەنم و مەسەلە خۆراگەکانیش بکەین. مەسەلەی گەنم ئێمە لە کوردستانە گەنمێکی باشمان هەیە و ئەو گەنمەی کەوا قسێ لەسەر ئەکرێت و ئۆکرانیە و کە ڕۆشتووە زیاتر چۆتە تورکیا و ئێرانەوانێ و لە تورکیا و ئێرانە بەکارێنرێ و ئێمە هەموو ساڵێک ئەو گەنمەی خۆمانمان تەسلیم بە حکومەت و سایلۆکانی عێراق کرد و فرۆشتومان بە حکومەتی مرکزی عێراقی. ئەو کەمیەتی کە ئەفرۆشێتەوە لەلایەن جوتیارەکانی کوردستانەوە ئەگەر بێتە سەرەوەی بکرێ بە ئارد و دەست بکرێتەوە بە دابشکردنی، پێم وابێ هیچ دەور و تەسیرێکی ئەو تۆ نێگەتیفی نابێت لەسەر ناوچەکەی خۆمان، چکو بۆ کەمیەتێکی پێویستیمان بۆ جێبەجێ ئەکات و نابێتە سەبەبی ئەوەی بازاڕگرانی یا ناجۆریکی بازار دروستکات. بمانوێت نەمانەوێت دڵە ڕاوکێ بێ دروستی بێت لەبەرەوەی کە یەکەم ئێمە کیانێکی مستەقیل نین، ناوچەیەکی فیدراالین و ناوچەیەکی ئابووری خراپین. خەڵکەکە ترس و دڵەڕاوکی هەیە بە تایبەتی کە مەسەلەی موچە لە کوردستانە بە شێوەیەکی ڕێکوپێک ناڕوە. فەرمانبەران و کارمەندانی دەوڵات دائیمە خەم و مشکلەی ئەویان هەیە لەسەر موچەکانیان و خەمێکیان ئێستا لەسەرەوە زیایی کردو. ئایا ئەو وەزعات تاسیراتی چیە لەسەر ناوچەی ئێمە؟ فعلەن تاسیرات هەیە، بەڵام ئەو تاسیراتە نییە کە وەکو شێوەیەکی زۆر پۆزەتیفانە و بێتە شێوەیەکی کاریگەر تێکدانی باری ئابووری و باری ژیانی خەڵکەکەی ئێمەتیا بێت.